لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لە ئیداری سەربەخۆی سۆرانەوە سڵاوتان لەبێ. ئەمڕۆ باس لە پرسی گەنج و کارکردن دەکەین. کۆمەڵێک بۆچوون هەم سەبارەت بۆ پرسە بۆچوونێک هەیە دەڵێت کار هەیە و گەنجەکانمان خۆیان ناچن کار بکەن، بۆچوونێکی تر هەیە دەڵێت لەگەڵ ئەوەی کە گەنجەکانمان کار دەکەن لەگەڵ درێژی ماوەی کارکردنیان ئەو بڕەموچەیە کە پێیان دەدرێت تەئمینی ژیانیان نەکە. بۆچوونێکی تر هەیە دەڵێت کە خێزانەکان هۆکارن بۆ ئەوەی گەنجەکان کار نەکەن لە ڕێگەی ئەوەی کە خێزانەکان تەئمینی ژیانی گەنجەکان دەکەن، گەنجەکان سار دەبنەوە لە کارکردن. ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ باس لەو پرسە دەکەین، فەرموو بچین بیان ناسین و باس لە پرسەکە بکەین. بەخێر بن بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران لە سەرکۆی گەنجانەوە لەگەڵتانین. من زیبا دەرچووی زانکۆی سۆران، ئێستا لە کەرتی تایبەتیش دەکەم. گەنجان بڕبڕی پشتی کۆمەڵگان، بۆیە پەرە بە تواناکانتان بدەن بۆ ئەوی بتوانین کۆمەڵگەیەکی ڕاست و دروست بەرەو پێشەوە ببین. سڵاوتان لێبێت، بەخێر بێن بۆ شاری سۆران بەرنامەی سەکۆی گەنجانە. من ڕێژیار محەممەد سەرۆکی سنتەری ڕۆشنبیری سۆرانم. گەنجان هێز و داینەمۆی بەرەو پێشبردننی وڵاتانن. ئەو کاتەی گەنجان گرنگی بە توانەکانی خۆیان دەدەن واتە گرنگی بە بەرەو پێشچوونی وڵاتەکەیان دەدەن و لە هەمان کاتدا ئەو کاتی کە گرنگی بە توانەکانی گەنجەدرێ ڕواتایە کە گرنگی بە بەرەو پێشبردننی وڵات دەدێت. سڵاوتان لێبێت، من خەندە محەممەدم، قوتابیم لە قۆناغی سێ ئەندازیاری سیستەمی زانیاری. لە بەرنمەیەکی تری سەکۆی گەنجان لەگەڵتانی بەرنامەی ئەڕۆمان لەسەر گەنج و ئیشکردن بوون. من دەڵێم گەنج گەنجینەیە و هەم کەرتی تایبەت، هەم کەرتی گشتی و هەم وڵاتیش پێویستی بە گەنجە، بۆیە خۆت پرچەک بکە و خەمی بەدەستێنانی ئیشت نەبێت. بەخێر بێنەوە هەواڵان. وەک دەزانن ستایلی بەرنامەکەمان ئاوا پێویستمان بە پێشکەشکارێکە بۆ ئەوەی کۆنتترۆلی گفتوگۆکەمان بکات. من پێشنیاری کاکڕێژارەکەم ئێوە پێتان چۆنە؟ زۆر باشە، زۆر سپاس هاوڕێیان بۆ متمانەیە، دەستان خۆش بێ. بێگومان تەوەری ئەمڕۆ لەسەر گەنج و کارکردنە. من پێم باشە لەو پرسیارە دەست پێ بکەم. زۆر جار قسەیەکەی لەناو کۆمەڵگای ئەمەدا کە دەڵێن گەنج کار ناکە. ئایوە تا چەند هاوڕێی ئەو قسەیان و هۆکارەکانی کارنەکردنی گەنجان بۆچی دەکەڕێنەوە؟ لە لای ڕاست خۆم لە زیباخان دەست پێ دەکەم. زۆر سپاس بۆ پرسیارەکەت. بەڕاستی چەندین هۆکاری هەیە کە گەنج کار نەکاتن و پێم وابێتن گەنج پێویستە لە سەردەمی ئێستادا پەرە بە توانە و کارەمایەکانی خۆی بداتەوە بەرەو پێش بچوونی بکات. ئەوەی کە ئەڵێن گەنج ئەتوانین لەسەر دوو قۆناغدا بەش بکەین کە گەنج هەیە حەزی لە کارکردنەوە، گەنجی شێر کار ناکات هەر بەخۆی یعنی کار ناکاتن. پێم وابێتن ئەوەی کە ئەڵێن گەنجی مەتەمبەڵە وە نییە، لەگەڵ ئەو قسەیە دانیم، بەڵام کارکردن چەندین هۆکاری هەیە کە گەنج کار نەکات. بەڕاستی لە کۆمەڵگەی خۆماندا هۆکار زۆرن. ئەجادار بە درێژای بابەتەکەی بینە سەر هۆکارێک. زۆر باش خەندەخان بۆچی تۆ لەسەر ئەو قسەیە و هۆکارەکان بۆچی دەگەڕێنیەوە؟ گەنج ناتوانم هەموو گەنجێک بڵێم کار ناکاتن. گەنجی زۆر بەتوانامان هەیە، گەنجمان هەیە لە چاو تەمەنی خۆی ئەزمونێکی زۆری پێەیە، بەڵام گەنجیشمان هەیە بەڕاستی هێشتا مایتی پەرەی بەخۆی بداتن و ئەمن لەو باوەڕێدامە گەنج ئەگەر پەرەی بەخۆیدا خۆی پرچەک کرد، ینی پێویستی بەوەی نییە کە بچیتن لە دەرکەی کەسێکی بدا بڵێ داوای کار ئەەکەم. گەنج هەیە، بڵێ گەنجمان هەیە هێشتا مایتی پەرەی بەخۆی بدا، بەڵام گەنجیشمان هەیە زۆر بەتوانە. گەنجی زۆر زیرەکمان هەیە، بەڵام وینن حەزەکەم ئەو گەنجانە خۆیان بەدەربێخن، بچن ئەزمونەکانی خۆیان ببینەوە. دڵنیام ئەوانەی کە وە دەزانین بێتوانانە بە خۆماوە دەڵین ئەوانش زۆر توانیان هەیە، بەڵام خۆیان بەدەرنەخستەوە. بە بڕوایتەوە گەنج بۆی بتوانێت هەڵی کار بەدەستبێنێ پێویستی بەوەیە کە بەدڵنیاییەوە زیاتر بەرەو پێش ببات و چەکێکی زۆر خڕ بکاتەوە بەبی منەتی بچیتن داوای هەلی کار بکە و تەنانەت لە دەرگاشی بدەن. کوردستان خان بۆچوونی تۆ لەسەر قسەکانی بابەتەکەی پێم وایە زۆر کاتگوێم لەوەی بووە کە دەرێن گەنجەکانی مە تەمبەڵن کار ناکەن. سەبارەت بەوەی دووبارە من دەڵێمەوە
بەپێی جۆری گەنجەکەی دەگۆڕێتن. زۆربەی ئەو گەنجانەی کە لە تەمینی ژیانی خۆیان یان ماڵێ تەمینی ژیانیان کردو لە ڕووی مادیەوە بێگومان زیاتر حەزیان بۆ خوێندن نامێنێت لەبەرەوەی کە تو دەچی ئیش دەکەی لەوەی تەمینی ژیانی خۆت بکەی مادیاتی. ئەگەر لە ماڵێ تەمینی مادیاتت کرا گەنجەکە حەزی بۆ کارکردن نامێنێت. بۆ ئەوە یەکێک لەو کارەکان دەزانم و پێشموانیە ئەوە بکرێتە بابەتێکی فەرز لەسەر گەنجەکانی ئێمە کە حەز بە کارکردن ناکەن. گەنجمان هەیە دووبارە دڵێمەوە گەنجمان هەیە بە دوای کاردا دەگەڕێ و هەشمانە کار هەیە و نایکات. لێ ئەو گەنجانەی کار هەیە و نایکەن ڕەنگە کەسایەتی خۆیان لە کارەکەنەوە شێنەوە یان ئەو مادیاتە بڕەمادیاتی کە لە کارەکە پێیان دەدرێت ینی بە گوێرەی ئەو موچەیە نییە کە بتوانێت ژیان و گوزەرانی خۆی پێبەڕێوە ببات. ئەو هەشا گەنجەکە وەکو باسم کرد لە ماڵی تەمیناتی مادی هەیە پەیوانیە کە کارکردنەکە بۆ پێویستەوەی زۆرینەی گەنجانمان پشت بە ماڵەوە دەبەستن لە بەدەستێنانی سەرچاوی دارایی ئەوە دەبێتە جۆرێک لە کارنەکردنی گەنجان و لاوازبوونی گەنجان لە مەسلەی پەیداکردنی کار هەروەها پێت وایە کە زۆر جار لەو شوێنی کارێک کە دەیەوێت کاری تێدا بکات لەبەرەوەی لایەنە مادیەکەی بەشی ماندووبوونەکەی ناکەلوانێ هۆکار بێلەوەی کە بۆ بڕوای من جگە لەو شتانە من بۆ بابەتێشکە دەیگەڕێنەوە بابەتی با بڵین نەفسیەتی خودی کەسەکە خۆیەتی بەداخەوە زۆرینەی گەنجەکانی ئێمە تووشی جۆرێک لە ڕۆژبوونی بوونە بە تەسیراتی دەوروبەر دەتوانم بڵێم بۆ بڕوای من قسەیەکەیە دەڵێ مرۆڤ بەو ئەندازەیە کە بڕیاری لەسەر دەدا دڵخۆش دەبێت بەڵام من ئەو شتە دەبستنەوە بە سەرکەوتن دەڵێن بەو ئەندازەیە کە تۆ بڕیاری لێ دەدەیت سەرکەوتو دەبێتواتە تۆ ئەگەر بڕیار بدەیت کەمێک سەرکەوتوی کەمێک سەرکەوتو دەبێت و ئەگەر بڕیار بدەیت زۆر سەرکەوتوی زۆر سەرکەوتو دەبێت لەبەرەوە کاتێک کە تو بڕیار دەدەیت بڕیاردان زۆر گرنگ لە بابەتی کارکردن ئەو کاتێک کە بڕیار دەدەیت هەوڵی زیاتر دەدەیت ئەو کاتێک کە دڵی زیاتر سەرکەوتو دەبن زیاتر هەوڵ دەدەیت کەواتە دەگەڕێمەوە سەر قسەکانی خەندەخان و زیباخانیش پێویست دەکات کە ئێمە تەنها نەوەستین و چاوەڕێ بین دەرفەتی کارەکان لە دەرکامادە بەڵکو دەبێت گەنج خۆی بەرەو پێشەوە بۆ پشت بە خۆی بەستێ و بتوانێت دەرفەتی کارەکان بەدەست بێت. ئەوەی کە گەنج خەیاڵی لە بۆ دەکاتن یعنی خەیاڵت لە بۆ ئیشێکی باشە ئەتونا ئەو ئیشە لە دەرکەت بداتن دەبی پێیوە مادی ببی دەبی ینی خۆتی بدێ ئیشەکەی هەتاوەکو ئیشەکەش لە بۆ تو بهێتن یعنی ئەتو هیچ ئیشەکەت ینی ئیشەکت لە خەیاڵدا و خەونی پێوە ئەبین و هیچیش مادووبوونت لە بۆی نەکردی و خۆت پرچەک نەکردی لەو ئیشەی بنمونە کەسێک لە بەشی ئەندازیاری تەخەڕوج ئەکاتن ئایا ڕاستە ئەوە شەهادەکەی پێدا زانکۆکە ئەوەی سەلمان کە شادەی پێدای بەڵام ئایا خۆ زانکۆ ئەوی نەسەلمینی کە تو چەند عیلمت پێەیە چ فێر بووی چەند چەکت پێەیە ئەوە دەسەلمینیتن کە خۆت حتا چێن بەرەو پێش بڕوانامە پێویستمان بۆی کە کارامەی زیاترمان بەتەنها بڕوانامە ناتوانێت زیباخان لەسەرستان ئەوەیە بڕوانامە تەنها کلیلێکە بۆ چوونە ژوورەوەی کارەکان پێویستە کارامەیەکان بەرەو پێشەوە بی و لە ڕاستیدا هەندێک جاریش خێزان لێرە ڕۆڵی خۆی ئەبینێت چونکە ئەمە هەتا زانکۆ تەواو ئەەکەین هەوڵەدەن هەموو شتەکانمان بۆ دابین بکەن ئەگەر تەماشای وڵاتە سلهێزەکان وڵاتە پێشکەوتوەکان بکەین دەبین کاتێک گەنجەچی دەزانکۆ بەخۆ داهاتی خۆشی دەستەکەوێتن. ئەو دەبێتەوە سەر گەنج بەڕای من یعنی ناتوانین ئەوەی ڕێک بڵین لەسەر کەسەکە لەسەر عایلەکەیە ئەمنیش ئەوەی ئەگەڕنەوە سەر کەسەکەی بەس ئەبینم ئەگەر کەسەکە لە هەموو ڕووی ژیانیەوە ئابوووریەکەی باشبی هەستەکە پێویستی بەکارکردن نییە بەڵام زۆربەی جار ئەم لێرە بینم قوتابی داخلی هەوڵ ئەدە کار بکاتن یان ئەوانەی کەم دەرامەتن هەوڵ ئەدەن کار بکەن بارەت بەمە هەفوو قسەکەشم پێ بڕی نەفەر وەکو گوتمان ماڵەوە کاریگەریان دەبیتن لەسەر ئەو گەنجەکە بتوانیژم کە کەسەرەتەوە ینی ڕاتهێنا کە پشت بە تۆ بەبەستێ دوای هەر ناچار دەبی بەخۆشی ئیشی لۆ ببینەوە بنمونە ئێستا بابەتێک هەیە یەکێک لە بەرپرسە ئیداریەکانی سۆران باسی کرد کە ڕۆژێکیان باوکێک سیڤێک کوڕەکەی هێنابوو کە بە دوای کاردا دەگەڕا پرسی بووی کوا ئەو کوڕێکات و لۆی بە دوای ئیشدا دەگەڕێ و تو بووی ئێستا هەر خەوتووە واتە منداڵەکان وا ڕاهێنراون کە بچنە سەر حازری بچنە سەر حازری لەلایەن قێزانەکانیانەوە لەو دابینەکرێ ئێستا من ئیشم نەبیتن زۆربەی گەنجەکان ڕوو لە دایک و بابکیانەکەن
ئیشێکمان لۆمە پەیدا نەکرد ئەرێ ئەمن لە زێشی تەعین نەکرد ئەرێ هیچت لۆم پێ ناکرێ یعنی سەرەتا گەنجە پشت بەخۆ نابەستن پشت بە تواناکانی خۆیان نابەستن هەوڵ نادەن سکیلەکانی خۆیان بەرەو پێشەوە بن هەڕوویان لە دایک و باوکیانە بەڕاستی بەپێی ئەو قسانەی ئێوە پێویستە لە نێو خێزان هاندانێک هەبێ بۆ گەنجان بۆ ئەوەی لە پاڵ بڕوانامەکەیان لە پاڵ ئەوا بڵین ئەو بڕوانامەکە بەدەستیان هێناوە خۆیان بەرەو پێشەوە بوونەوە جگەلەوە خێزانەکان گەنجەکانیان تەنها وابەستی خۆیانەکە تاگەر ئاستی بژێوی ئەو خێزانە لە ئاستێکی زۆر بەرزیژێ بەڵام سەرنجام ئەمە تاکێک کە پێویستە خۆی دروست بکات و پێویستە داهاتی خۆی بنیاد بنێ پێویست دەکا کە وای لێ بکرێ پێش بە خۆی ببەستێ پێش بۆ سەرچاوی مادیە ببەستێ کە بۆ خۆی بەدەستی دێنینەوەکەوەی کە لە خێزان ئەمە نمونەی زۆر دیارمان هەیە بە نمونە کۆچەر بیرکارمان هەیە ئەو گەنجەی کوردستانی ڕۆژهەڵات کە بووە یعنی قدوەی کوردستانی لە دەرسی بیرکاری کە خۆی بەرەو پێش بەر باشە ئەگەر کەسێکی لەوانەیە هەر کەسێک ئەو گەنجە لە گوندە کێ ئەیناسی کەس نییە ناسی کۆچەر بیرکارکەیە ئەو خۆتی هەوڵ ئەدەی کە خۆت بناسیینی هەمجارێ ئەو قسەیە زۆربەی جار گوتمە هەوڵ مەدەلۆی دەربکەوی هەوڵ بدە بە سوود بە کە بە سوود بووی ئەو کاتە دەرئەکەوی لە کاتێک زۆر گەنجیشمان هەیە بە دیار وەزعەکەەوە دانیشتونە یعنی کەچیت سەرخەکە هەر ئەسوڕێت و بەردەوامە ڕۆژ بە ڕۆژ تەکنەلۆجیا زیاتر بەرەو پێش ئەچتە بە پرسیارێکی گشتی بۆمان زۆر باسیەوەمان کرد کە گەنجان دەبێت خۆیان بەرەو پێشەوە بوون بۆی بتوانێت لە هەڵی کارەکان سوودمەند بنوە بێکار نەبن. ئای پێتان وایە بە تایبەت لە نێویداری سەربەخۆی سۆران گەنجان تا چەند هەوڵی ئەوە دەدەن کە خۆیان بەرەو پێشەوە بن وەک دەبینین کە ئەمە کۆمەڵێک سنتەر و ڕێکخراوی کارەمان هەیە زۆر جار ترینینگی زۆر باش ڕایەنانی زۆر باش هەیە تا چەند هەست دەکەن کە ڕێژەی بەشداریکردن باشەوە ئایا ئەو کەسانێک کە بەشداری دەکەن فەیسی جیاواز هەیە یاخود هەمیشە هەر ئەو کەسانێک کە پێشتر لە ڕایەنانێک بەشدار بوون دووبارە لە ئامان ڕایەنان ئەو با بڵێن کۆی بابەتەکە بە شێوازێک دەبێن زیباخان دەتوانێت لەسەر پێم وایە گەنجان لە سۆران بەرەو پێچوونێکی باشیان بەخۆوە دینیە لە پێشەوەی کۆڕۆنا و ئەو قەیدانانە بەسەر کوردستاندا هات بەڵام ئەوەی گلەی لەوەی دەکەن دەموچاوی دووبارە هەیە فەیسی دووبارە هەیە بەڕاستی پێیان ئەڵێم کە ئەوان هەوڵیان نەداوە و نەیان ویستووە دەموچاویان فەیسیوان نوێ بێت و جیاواز بێتن چونکە بەڕاستی ئەمن هەمیشە ئەڵێم دەرفەتی دروست ئەکا لای گەنجیمەوەیە ئەگەر لە یەکەم ئەزمموی کار بە 200,000 ئیش بکەی عیبەیە یعنی شتێکی وای لێ هاتی هەموو داوای شتێکی زۆر زیاترکەن من پێم وایە بە شتێکی زۆر گچکە دەست پێ بکات چونکە دەرفەتی دروست ئەکاتن ئەوەی من 2 ساڵی کۆتایی زانکۆ بەڕاستی بەهۆی سنتەری CDC و چاڵاکی زانکۆ و کۆنفرانس و ئەو شتانە بوو کە زۆر دەرفەتی دی بۆ ڕێگە خستم و وای کە ڕاستە خۆ دوای دەرچوونم لە زانکۆ کاری تایبەتم دەست بکەوێت و ئیش بکەم چونکە هەر شتێک هەبی ئەوانەی ئەم ناسن دەرفەتم پێدەن و ئەشم ناسن بەڕاستی ئەوانەی کە لە ماڵێنەوە هەوڵیاندایە خۆیان دەرنەچن پێم وایە خەتای خۆیتیان خەندەقان وەکو گەنجێک تا چەند هەوڵت داوە خۆت بەرەو پێشەوە پێیوە بە شێوازێک هەوڵ دەدەی هەوڵەکانی خۆ بەرەو پێشبرت بە شێوازێکە ڕاستی کاک ڕێژیار لە هیچ نقطەیەک لە هیچ ڕۆژێک لە هیچ سانیەک ڕناوەستایمە لە بەرەو پێشتونی خۆ ئەوجا لە یوتوب بی لە کتێبخینەوە بی لە بەرەو پێشتون بی لە ترینینگ بی لە کاری خۆبەخشی بی ینی کارە خۆبەخشیەکان ئەو خەندەی ئێستایان دروستکە ڕاستی نازانم هۆکاری ئەوە چیە کە لە سۆران خەڵک ناوێتن خۆی بەرەو پێش بباتن زیاتر هەستیش ئەەکەم پشت دەبەسن بە کەرتی گشتیەوە نەک کەرتی تایبەتەوە یان خۆیان پشت بە خۆیان زۆر کەم ئەوەی کە زۆر جارانەی مەشگلەی لێ دەکەین لە سۆران بەداخەوە کە لە زۆربەی ئەو باڵێن ساڵەکەینەوە بەڕێزت باسی دەکەی ڕێژەی بەشداریوان کەمەوە شواتاوێ کە کەمتر گەنجان بە تایبەت دەیانەوێ خۆیان لەلایەنە جیاوازەکانەوە بەرەو پێش ببن کورسان خام بۆ چوونیتەوە سەبارەت بە بەشداریکردنی گەنجەکان لە کۆرسەکان پێم وایە هەمان ڕێیم هەیە کە لە سۆران زۆربەی دەموچاوەکان دووبارن گەنجی نوێ نابینین دەموچاوێکی نوێ نابینین کە لینکی یەکێک لە کۆرسەکان بڵاوەکرێتەوە چاڵاکێک پێم وایە هەمان ئەو کەسانە زووتر بڕیارەدەن کە پێشتر کۆرسێکیان بینیواتە دەموچاوی دووبارن ئەوانەی کە دەشیانەوێت دەموچاوێکی نوێ بن زۆر درەنگ بڕیارەدەن نانەوێت جیاواز من نانەیە خۆیان بەرەو پێشەوە بن پێم وایە دەگەڕێمەوە سەر ئەوەی بڕوانامە یەکەمین بنەمانیە بۆیە تۆ بتوانانی بچێنێ کارێکی نوێ دەبێت لە دوای بڕوانامە دوای دەرچوونت بتوانیت لە ڕێگەی پێم وایە
کاری خۆبەخشی یەکەمین دەرفەتە تۆ لە دوای دەرچوونت بتوانانی خۆتی پێ بەرەو پێشەوە بی سکیلەکانتی پێ بەرەو پێشەوە بی هەمیش کۆرساتەکان کۆرسی زۆر باش هەیە لە سۆران دەکرێنەوە پێم وایە دەرفەتی بۆ زۆر گەنجیش ڕەخساندووە یەکێک لەو کۆرسانێک کە پێم وایە زۆر کاریگەری هەبوو لەسەر گەنجان و زۆربەی ئەوانەی کە بەشداریان لێ کردووە لە دۆزینەوەی هەلیکاردە سوودیان لێبینیوە هەندێک کۆرسە بۆ کە سنتەری ڕۆشنبیری سۆران کردوێتەوە دەرفەتی زۆر باشی گونجاندووە بۆ گەنجەکان یەکێک لەوانە زیباخان کە زیباخان بۆ خۆی زیباخان بەسە ئەزمونە بکە ئایا چۆن کاریگەری لەسەر دۆزینەوەی کارەکەت هەبوو. بەڕاستی هەم سنتەری ڕۆشنبیری هەم پێشتر ئاماژەم پێدا ئەوە لە زانکۆی سۆران کە هەموو دەرراکان بەڕاستی لەو گەنجان کراونەوەنا پێم سەیرە کە سنتەری ڕۆشنبیری ئەڵێ خوڵک هەیە ناڵێ لۆ زیبای هەیە ناڵێ لۆ خەندەخانی هەیە بەس ئەوە ئەمنم خۆم بڕیارە دەم بەشدار ئەبم یاخودنا یاخود ئامانجێکم هەیە بۆ بەیانی خۆم ئامادە ئەەکەم یاخود لێرە ستۆپەکەم هەستەکەم گەنجەکانی مە زیاتر ئەوانن کە حەزەکەن موچە خۆر بن و ئیدی تەواو ستۆپ بن لەو حەدەی بنەوە و ئامانج و خولیای زیاتریان نییە. بەڕاستی گوناحە گەنج وابیتن و ئێمە بەڵێ زۆر چاک پێتان وایە گەنجانی ئێمە زیاتر هەوڵ دەدەن دەڵی کارتی حکومیەوە یاخود لە کردی تایبەتیەوە کارەکان بەدەست بن وهۆ کارچی ئەگەر بۆ کردی حکومی هەوڵ دەدا واگەر بۆ کردی تایبەت هەوڵ دەدا هۆکارەکان چین و لە دۆزینەوە هەڵی کار دەدەمێ بە دیاریکراوی باس لە کۆمەڵێک هۆکار بکەین لەوەی کە گەنجان بۆچی ناتوانێن هەڵی کار بەدەستبێن یان زۆر جاران گەنجێکەیە کە هەڵی کاری بەدەستێنەوە بەڵام لە شوێنی کارەکەیدا ناتوانێت پارێزگاری لە کارەکەی خۆی بکە گرفتەکە چیە لە بەردەمیان و بۆچی بەم شازێ ئەو جارە پێم وابێ لە کورسان خام دەست پێکەین بەو شازە بگەڕێنەوە سەبارەت بە دۆزینەوەی هەلی کار لە کەرتی گشتی یاخود تایبەتی هەردووکیان لایانی سلبی و لایانی ئەرێنیان هەیە دەگەڕێتەوە سەرگەنجەکەی ئایا و خولیای چێ بۆ داهاتوو و پلانەکانی لە کام کرد پێی وایە زیاتر بەرەو پێش دەچن وەکو باسم کرد لە هەردووکیان بۆ تەمیناتی مانەوەیان لە کارەکە پێم وایە کەرتی تایبەتی تەمینی باشتری مانەوەی دەکات لە کارەکە لەگەڵیشیدا کەرتی تایبەت تۆ ناتوانانی تەمینیەوە بکەی کە دەتوانانی ساڵێکی کە لەو شوێنە بەردەوام بی و بۆ لایەنی مادیەکەی کەرتی تایبەتی پێم وایە لە ڕووی مادیەوە کەسەکە دەتوانێت زیاتر سوودی لێ ببینێ بە پێی توانای کەسەکە دووارە دەگەڕێنەوە سەر ئەوە و بۆ پێی بیمەی تەندروستی و ئەوانە کەرتی گشتی پێم وایە کەوایە پێت وایە موچەیەکی کەم لە کەرتی حکومی واتە لە کاری حکومی باشترە لە موچەیەکی زۆر لە کەرتی تایبەت لە کاتێکدا ئەمە بەسمانەوەیکە لە کەرتی حکومی بە موچەیەکی کەم بەڵام بەردەوامی هەیە لە کەرتی تایبەت بە پێچوانە لەوانەیە موچەیەکی زیاتر هەبێ بەڵام دەگەڕێتەوە سەر گەنجەکەی خۆی لە کام لایەن دەبینێتەوە ئادەیەوێت لەسەر کارێک بەردەوام بێت بە موچەیەکی کەم یاخود دەیەوێ کارێکی هەبێت کە تەمینی داهاتووی ناکات بۆی کە بتوانێت ماوەیەکی زیاتر لێ بمێنێتەوە و موچەکەشی باشتر بێت دەگەڕێتەوە سەر گەنجەکەش خۆی بەرەو پێشەوە بات لە کەرتی تایبەتیش موچەیەکی زۆر نادرێت بە کەسێک کە لێ هاتوو یەکەی باش نەبێت نەتوانێت ئیبداع لە کارەکەی بکات دەگەڕێتەوە سەر گەنجەکە خەندەخان لەسەرم بابەتە کاک ڕێژیار یانێ گەنج وەکو خاتیزی باش باسی کرد ئەگەڕێتەوە سەر ئەو خولیایی کە هەیتیم ئەو گەنجانێک کە خۆیان ئامادە کردووە پڕاوپەرن لە زانیاری و لە عیلم ئەسڵان پێویستیان بەوەی نییە کە بچن لە کەرتی تایبەت بیان لە کەرتی گشتی بیتن داوای هەلی کاریش بکەن تەنانەت ئەگەر وەریش بگیرێن کە زانیاریەکی باش و معلوماتێکی باش و خۆیان ئامادە نەکردێ بە تەواتی و ئەو بوارە لەوانی ببنە بارگرانی لەو شوێنە تەنانەت وەی لێ دێتن کە لەوانی لی بێزار ببن یاخود پێی بڵێن لێرە بڕۆ کە زۆر ناخۆشە بەڵام تۆ سیرکە گەنجێک کە پڕ زیرەکیە پڕ عیلمە پڕ بەرەو پێشتونیانی کە تو دەچی لە شوێنێکدا ئەنیشی لە بۆی هەلی کارێک بەدەستبینی کە پێت ئەڵێن پرسیارێک لێکن ئەو شتت لە چزانانی وەڵام من بەشداریم لە فلان ترینینگ کردیە یان فلان ڕاهێنانم کردیە لە چیە لە فلان وڵاتی پارەمدا بەوەندە یعنی هەست پێکە یەکەم شت دەرفەتێک ئەبیتن لۆی ئەتو بچیە پێشەوە کە وەی لێ بکەی کە بڵێ ئەمن هەرگیز ڕانەوەستایمە دوای زانکۆ ئەمن لەو باوەڕی داما هەر لە خۆناغە کە هەستت بە بەرپرسیارەتی کرد بڕۆ ناو خۆت بدە کاری بڕ خۆت بدە بەرەو پێشتونی خۆت بڕۆ خۆت بدە کتێب خوێندنەوە کتێب
زۆر ڕۆڵێکی گرنگی هەیە لە سەرگەنج خۆت بدە کتێب خوێندنەوە بڕۆ بەشداری لەو ڕاهێنانانە بکە کاری خۆبەخشی بکە یعنی شەرت نییە هەتا دوای زانکۆ تۆ پڕ یعنی بە چەکێکی تەواو بچی داوای هەلی کار بکەیت ئەو کاتە ئەتو لە کەرتی تایبەت بی یان لە کەرتی گشتی بی تەنانەت ئەتوانی لێک کاتدا هەردووکیشی بکەیت لێک کاتدا هەردووکیش بکەین لەو بار زیباخان بۆچی تۆ لەسەر هەم دەتوانی لەسەر قسەکانیەوەن هەم لەسەر پرسیارەکە بەڕاستی هەردوو شتی زۆر باشیان باس کرد لە کەرتی تایبەت و کەرتی گشتی هەردوو لایانی باش و لایانی خراپیان هەیە ئەوەی کەرتی تایبەتە بەڕای من گەنج زیاتر پەرە بەخۆی ئەدا و بە تواناکانی خۆی ئەدا چونکە ئەزانی ئەو تەمینە بۆ تۆتا نییە بە شێوەی گرێ بەستە ئەمن کە وەرگیرایمە بە خەڵەتە بە واستەیە بە هەر شتێکە لەو ڕۆژەی زۆر باش بووی مەوەرگیرایمە کە ئەزانن تواناکانم ئەوەندەنیە ئەو جێ بەڕێوە بم لە ماوەی گرێ بەستەکەم تەواو بوو ئیشەکەم تەواو ئەبی جا ئێوە پرسیار لە من ناکەم بەڵام بۆ خۆم وەڵامیەوەکە دەدەمەوە بە بڕوای من حاڵە جەوەریەکە ئەوەیە کە لە کەرتی حکومی با بڵێن ئەگەر بێت موچەیەکی کەمیش بێ بەڵام دڵنیایەکەی بۆ داهاتوو کە تو بەردەوام ئەو موچەیەت هەیە بەڵام لە کەرتی تایبەت دەبینی هەمان شت نێواتە دڵنیایە ئەوەش دەگڕێتەوە سەرۆی پێم وابێ زۆر جاران کەرتی تایبەت من ناڵێن بەگشتی گشتاندن بۆ قسەکەم ناکەم بەڵام کەرتی تایبەت کەرتێکی تەندروست نییە بەداخۆ تێکەڵ بە کۆمەڵێک بابەتی دیکە دەکرێت لەوانە بۆ نمونە بابەتی کۆمەڵایەتی خزمێنە هەیە لە کەرتی تایبەتی کە گەنج ناتوانێت لەم شوێنانە هەڵی کار بەدەست بێنێ و زۆر جارانیش دەبینێ ئەو کەسەکە خاوەنکاریشە بەڵام لەوانەیە توانایەکی زۆر باشی هەبێ بەڵام ناتوانێت پارێزگاری لە کارەکەی بکە و کارەکەشی ئەوەیە کە من زۆر جاران دەڵێم ڕاستە خوبەر و پێشبردن زۆر باشە بەڵام ئەویان حاڵەتنەوە بڵێن دیاردا زۆر جاران کارامەیی زۆری شوە لە هاتووی زۆری شوا دەکا کە تۆ لەو شوێنی کاری تێدا دەکەی نەتوانی پارێزگاری لە شوێنەکەت کە لەبەرەوەی ئەو توانێت کە تۆێتە زۆر جاران دەبینی لەسەر ئەو شوێنێک کە تو کاری تێدا دەکەی یاخود ئەوێ ئەوان نانەوێت بۆ نمونە تو کرێکارێک بیا خود باڵێن خاوەنکارێک بی لەو شوێنانە کە پێی بە هەموو شتێک بێ بەڕاستی ئەوان سیاستێکدا دەڕژن و بازرگانی دەکەن مەبەسم لە کەرتی تایبەتە نانەوێت بۆ نمونە بیرۆکەیەکە بێت کە تێچووی زۆر هەبێ نانوێت شتێکە بێت کە تۆ پێشنیاری دەکەی بە جۆرێک لە جۆرەکان بە خەرجی زۆر بەسەراواندا بشکێتەوە بە بڕوای من ئەوەشیان هەیە لە مەسەلەی بەدەستهێنانی هەڵی کاردا. ئایا ئێستا یەک شتی دیکە لێرانە زۆر گەرنگە هەمومان دەزانین بۆ باسمان لەوە کرد کە دنیا ئەوڕۆ دنیای تەکنەلۆژیایە پێتان وانە خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیاوە خوگرتن بە تەکنەلۆژیا هۆکارێکە لەوەی کە گەنج هەوڵی بەدەستهێنانی هەڵی کار نەدا بۆی کە لە جیاتی هەوڵدان بۆ خۆبەرە و پێشبردن و لە جیاتی هەوڵدان بۆ بەدەستهێنانی هەڵی کارەکان زۆر جاران دەبینی ئەو کاتە زۆرێک کە لە سوشال میدیا و لە ئامێرە تەکنەلۆژیەکان دەیباتە سەر پێتانوانی هۆکارێکە لەوەی کە بە دوای کاردا نەگەڕێت و کاری دەست نەکەوێت یاخود هەندێک زار دەبێتە هۆکاری لە دەستدانی هەڵی کاریش نەخێر کاکە ڕێژار ئەوە گەڕێتەوە سەرکەسەکەی دووبارە بە هەمان شێ هەموو شتێک بەکارهێنانی هەر شتێک هەر بوارێک هەر شوێنێک هەر ئیشکردنێک ئەگەڕێتەوە سەرکەسەکە بەخۆی ئێستا دەرفەتی کاریش لە سوشال میدیای زۆر بە نمونە جۆبسکێ ئاردیمان هەیە کە لە ماڵی خۆتدا ئەنیشی هەلی کارەکان دێتە بەردەستت یعنی لەوێ سیڤی خۆتدا بنێ ڕۆژانە بە چەندین هەلی کار لەوێندەر دانرا ئەوە تێدێکس نیشتیمان هەیە ساڵانە ئەکرێتن ئەوە لە ڕێی سوشال میدیا ئەوێندەر دەبین و دەچی بەشداری دەکەیت ئەزمونێکی یەکجار زۆر لێ فێرەبی کوردستان فاوندیشن هەیە کە گرنگێکی زۆر یعنی زۆر گرنگی بە گەنج درا بەڵام گەنج هەستی پێ ناکاتن بەنسبەت سوشیال میدیا ئێستا لینکد ئین هەیە کە پێرسناڵ براندینگێکی خۆتە بە تایبەتی لۆ خۆت ئەتو ئەسێ شەریکێک ئەسڵان پێویستت بەوەی نییە کە لێیان بستەلمینی بەڵێ من ئەوم کردیە فەرمووت تەماشای ئەکاونتەکەم بکەن ئەو هەموو ئیشەکانی خۆم لە لینکد ئینی خۆم دانەیە دەتوان بەپی ئیشەکانی خۆم بەنمونە ئەمن کەسێکی هەندەسەی سۆفتوێرم ئەتوانم لێوێن دەر هەموو ئیشەکانی خۆم دانەیە نمونونەکانی خۆمیان پیشاندەم فەرموو ئەو دیزاینمە ئەوە وێبسایتمە ئەوە لۆگۆیە ئەوە هەری شتەکە یعنی ئەتوانی بە پێویستی خۆت سوشیال میدیا و بەکاردێنی ئەم یەک بەخۆم ئینستاگرامم هەر نییە هەر بەکاری ناینم هیچ کە سوودی لە بۆ من نەبێ من بەکاری ناینم بکەم دەستەکان خۆش خەندەخان زیباخان لەسەر بابەتی سوشیال میدیا و تەکنەلۆژیا بەگشتی تا چەند کاریگەریە لەسەر ئەمنیش هەمان بیر و بۆچوونی خەندەخانم هەیە پێمەوە بێ ئەوە ئەگەڕێتەوە سەر خودی خۆت کە چۆن بەکاری بینی چونکە پاش ئەوەی سوشیال میدیاوە هاتە ناو کۆمەڵگەی خۆمان زۆر جەختەکەمەوە لە کۆمەڵگەی خۆمان ئەبینین چەندان گەن چەندان ئەفرەت کاری تایبەت بە خۆیان هەیە وە بووینە خاوەن داهاتی سەر بەخۆی خۆیان
توانییانە لە ڕێگای سوۆسیال میدیا تواناکانی خۆیان بەرەو پێشەوە بن زۆر زەحمەت بوو پێشتر کە کۆرسێک لێرە نەبێ من بتوانم بیبینم بەڵام ئێرەنا لە هەولێریشنا لە دەرەوەی وڵات کۆرس وەرەگرم زمانکردن فێرە بم لێرەوە پەیجی تایبەت بەخۆم دائەنێم ئیش ئەەکەم و ئەبمەتەواواندا کارەکانت ڕایەکەی بزەب کوردستانخان منیش تقریبا هەماڵە ئەم هەیە دەگەڕێتەوە سەر ئەو کەسە بەڵام پێشم وایە ئەوانەی کە بە دوای کاردا ناگەڕێن یەکێک لەو بەدیلانەی کە دۆزی وتیانەتەوە وەکو حەزێکی کاتی خۆیان بە سوۆسیال میدیاوە گرتووەیدی هەر پلاتفۆرمێک بێت ڕۆژانان لە نێو ڤیددیۆکانە ئەو ڤیددیوانە کە بڵاوە کرێنەوە ئەو ترێندانە ڕۆژانە کاتیان بەوانەوە بە خەسار دەبن تقریبا کاتگرتنەوەکە کە ئەوان خۆیان بەو کەوای هەمومان کۆکەین لەسەرەوەی کە سوۆسیال میدیا خودت ئامێری تەکنەلۆژیە دەگەڕێتەوە سەر خۆت ئایا دەتوانی هەم هەڵیکاری لێەوە بەدەستبێنی وان بێتەوە کارێک لەوەی کە تۆ نەتوانانی هەڵیکار لە بۆ سوۆسیال میدیا کاکڕێژ بە شێوەیەکی گشتی تەکنەلۆژیا باز دەکەین تەکنەلۆژیا و ئەو شوێنەی کاریشی لێ ئەەکەی ئەگەڕێتەوە سەر خۆت کە ئایا لە کەرتی تایبەت کە بە خۆت باست کرد لەوانەیە بەردەوام نەبی لە بۆ تۆ بەڵام ئایا ئەتۆ ئەگەر پرزانیاری بووی ئەتوانن ئەوان دەرت بکەن ئەسڵ ئەوان پێویستیان بە تۆ ئەوان داوات لێ ئەەکەن بمینیەوە لەوانێ ئەتو بە خۆت بڵێ ئەمن ئەڕۆ دەستەکانت خۆش بخەندەسان دوگوێک خۆش بووە بابەتی بەسوود باس کرا بەڵام لە بەرەوەی کاتی بەرنامەکە کۆتایی دێ دووبارە سوپاسان دەکەم و سوپاس بۆ بۆچوونەکان تو ئامادەبوونتان دەستان خۆش